بەڵێ ئەوە قەڵاتی هەولێرە منیش مخلیس یونس مستەفام پێ دەڵێن لەدایک بووی گەڕەکی تۆپخانەمە ئەو گەڕەکەیە ئەو گەڕەکەی دواتان ئێرە پێی دەڵێن تۆپخانە بەڵام تر لەبەر ئەوەی ناتوانین بچین ڕێگە گیراوە مەترسی ڕوخانی دیوار و شتیوا هەیە لەبەر ئەوە ناتوانین بچونە ژوورەوە من ساڵی 1940 ئەلێرە لەدایک بوویمە ساڵی 1960 بەڵێ بەخوای ئەمە نازانین با و باپیرمان بە باپیرمان پرسیە گوتی وەڵایم باپیریشم هەر لەو قەڵاتە بووە یعنی قەدیمین لەقەل 400 ساڵ 500 ساڵ مێژووی خۆمان دەزانین لەو قەڵاتە بووینە تر لە ساڵی 60 لێرە خانێکمان کڕی ئەوەی ئێستا مۆزەخانەی هەولێرە مەتحەفی هەولێرە دوایی برایەکەم لێ مۆزەخانەی کردەوە سوتا بەڵێ ئەوە تۆپخانەیە لە ساڵی 60 خانۆکمان لێرە کڕی خانوویکی ئەوە ئاساوارە پیاوەکی ناوداری هەولێرە تر تەعمیرمان کرد چوینە ناوی ساڵی 60 ئێرە تۆپخانەی پێ دەڵێن ئەوێن دەریش سەرای پێ دەڵێن بۆیە سەرای پێ دەڵێن ئەوێ سەرایەکانی حکوومەت لە زمانی عوسمانیەکان و پێشتر هەر لەوێ بووە بنەماڵەکانی هەولێر هەموو لە قەڵات دانیشتینە قەڵات 800 ماڵ بووە 800 ماڵ بووە ئەو 800 ماڵە ئەگەر بێت و لێکۆڵینەوەی چ بکەیت هەموو پەیوەندیان لەگەڵ یەکە بووە هەموو خزمەتیان لەگەڵ یەک هەبووە ئیتر هەمووش بە زمانە قسەیان کردووە زیاتر بە زمانی تورکمانی قسە دەکرا لەو قەڵاتەی ئەو ساڵان تەیراوە زۆر کۆن نییە تەیراوە دوای چلەکان تەیراوە دروست بووە تەیراوە زۆر کۆن نییە بە ناوی تاهیر ئاغاشە تاهیر ئاغا ئەو ئاردوو زەمینانە ئیوی بووە ئیتر بە کندر و بە گوریس فرۆشتیتی خەڵکێک لەوێ دیارە ئەو ئاردانەیان کڕیوە و ماڵ و خانیان لێ دروست کردیە چونکە نزیکترین شوێن بووە لە وڵاتی هەولێر لە بازاری هەولێر تەیراوە زۆر تازەیە سەیداوە تازەیە سێتاقان تازەیە گەڕەکی عارەبان هەمووی 150 ساڵ نابیتن چەند ماڵە عەرەب هاتن لەوێ جێنشین بوون کەسی لێ نەبوو لەوێ خانی و شتیان دروست کرد بەڵامی تر خەڵکی تریش هاتن هەندە ماڵە سەید هاتن ماڵی سەید خەنزەریان پێ دەڵێن خەڵکەکە ناویان لێنان ئەوە گەڕەکی عارەبانە دە 15 خانی بوو بەڵام ئێستا تەقریبەن چارێکی هەولێرەیە خوێندنی سەرەتایی تۆ بڵێت مەکتەب وەڵام من خوێندنی سەرەتاییم لە هەولێر بووە لە خوارێ بووە ئەمە خۆمان ماڵمان لە قەڵات بوو بەڵام ئەمە دوکانێکی گەورەمان هەبوو لە تەنیشت پارێزگای ئێستا هەینە پارێزگانە بوو من ژیانم تەقریبەن ئەلێوە بووە ئەوێش جێی جوم و جۆڵ بووە جێی بیر و حزر بووە شەخصیاتی زۆر کەسایەتی گەورەی هەولێر ئەلەوێەوە هەڵقوڵاینە و دەرچووینە وەکو ئەو قەڵاتە ماوەسا تۆ ماڵتان لێرە بوو بەس بۆ خوێندنە چتە خوار بەلێ لە خوارەوە دەم خوێندوو کە دەشگەڕەمەوە دەچوومە دوکانی خۆمان خۆ نەداهاتمە ماڵەوە من زۆر لە قەڵات یعنی چارێکی ژیانم لە قەڵات بووە بەڵام هەمووی لە خوارەوە بووە تر شارەزای قەڵاتین یادگاری سەردەمی مناڵیت لە قەڵاتی هەولێرە یا لە قەڵای هەولێرە ئەوەی کە خۆت بیر و بێت چی و بیرماوە مەسەلەن مناڵیتان چۆنە گوزەران لە بری ئەم یاری شتە ئێستا لە مۆبایلە ئاکرێ ئێوە چیتان ئەگرت بەڵێ تر ئەوە لە هەولێرە لێرە لەبەروای کۆڵانەکانی تەسک بوو ئەو کۆڵانە ئێستا خانەوەکانی کەوتووە بەڵام تەسک بوو ئەوە دوو کۆڵان بوو کۆڵانی سەرەوە عینەن ئاوا تەسک بوو ئەو کۆڵانانە تر نەوعا یاریەکە بوو پێیان دەگۆ چاوچوقێنە ئەوجا ئێوە لە سلێمانی پێی دەڵێن چاو شارکێ پێ دەڵێن ئەوە تر قسەی خۆشی زۆر لەسرە ئەوە دەست دەدا لە بۆ ئەو ئیشە یانی هەندەزار بەیانی دەستمان پێ دەکرد هەتانی وەڕۆ یەکترمان نەدیتەوە شوێنەکە ئەوەندە گەرە و شاراوە بوو ئەوە پێی دەڵێن اسمی ئێرە بگرن ئێرە پێی دەڵێن ماڵی هاشم چەلەبی ئاوا مەشهور بوو ئەو ماڵی حاجی حەمە ساڵحیە ئەمە دوای لە 59 کڕیمان تعمیرمان کرد ژیانەشی دوور و درێژمان لێرە بردەسەر ئەوە تەنیشتمان ماڵی شەهاب چەلەبیە ئەوەش هەر ماڵی
تەلەبیەکانە ئەوە دەوڵەمەندەکان خۆی تێک چووە بەڵام وا پێ دەچی سەلەن و بنیاد کرابی و تعمیر کرابیتن هەمویان تعمیر کردیە. ئێستا ئەو خانیە ماڵی حاجی حەمە ساڵحی پێدەرن کە ماڵی مەیە ئەوە دەرگای لێنە نەبوو. ئەو دەرگایە ئەمە کردمانەوە باوکم کردیەوە. ئەو دەرگایەکەی لە پشتەوە بوو لە دەرچی ئەو کۆڵانە تەسکە بوو ئەو گەڕەکە تەسکە بەڵام ئێرەمان کردەوە دوایی دیارە دائیرەی ئاسەوار ئەو دەرکە جوانەیان لۆ کردیتەوە نەکو دەرکەچی ئاسم بوو بە چەند پەیژەشی بەسەر دەکەتین. ماوەساگەر باسێکی یادگاری ئەو کاتە بکەی کە ماڵتان لەم شوێنە بووە بە تایبەت ئەو شوێنەوە بزان مەکتەب بووە. بەڵێ ئەوە تەنیشت ماڵەکەی مەیە ئەوە پێی دەڵێن خانی هاشم سەرەبی ئەوە وەختێکی بووە قوتابخانەی سەرەتایی کوڕ و کوچتێکەڵ بوون ئەوە لە بیدایەتی شەستەکان دوای ئەوە ئەو قوتابخانەیە چووە خوارەوە بەناوی قوتابخانەی قەڵات لێرە قوتابخانەیەکی ئاینیاندانا مدیرەکەی مامۆستا عومەر کەورگۆسچی بوو خواعافوویکە لە ساڵی چەند ئەوە لە ساڵانی 64 و 65 ئەوانە بوو 66 لێرە خەڵکەشی زۆر ئێستا کەسایەتینە و مامۆستای ئاینی دیارن و خەڵکی دیاری ئەو شارەینە لێرە فەقێ بوون دەیان خوێن کەسایەتی سیاسیتیا بووە کە لێرە کەسایەتی فەقێ بوون دوایی بووینە هەردەشی بووینە مامۆستای مزگەوتن دەیشان احتمالە لێ پرسراو بن هەندێکیان حزب و شتیوایان دانا یعنی لە سیاست وەکو بڵێ دەستیان تێکەڵ کرد. مثلەن یەک لە ئەو مامۆستا مەلات جەمیلی حافز لێرە فەقێ بوو مامۆستا جەمال هەیە لێرە فەقێ بوو مامۆستا سعدەدین گەردی لێرە فەقێ بوو مامۆستا ئەمین خۆشناو خواعافوویکە ئەوەی ئەمیری کۆمەڵی جیهاد ئەوە لێرە فەقێ بوو تۆفیق هەرچی هەبوو معاز هەبوو حتا کاک کۆسرەت کە ڕئیس وزەرا بوو ئەویش هەر فەقێ بوو لێرە بەڵێ مەلا عەبدوڵای هەرتەلی ئێستا کە مامۆستایەکی دیاری ئەو شارەیە لێرە ئەوانە فەقێ بوون هەر یەکو لە مزگەوتە چیش دەحەوانەوە بەڵام 6-7 ئەوانەی ئێرە لە مزگەوتی قەڵات دەمانەوە لێرە لە مزگەوتی قەڵات ئینشاڵڵا دەیبینن دوای لەوێ هاتنە خوارێ چوونە مزگەوتی حاجی مرادی لێرە تەبیعی جمزۆڵەکی زۆر هەبوو ئەو کاتە لەو قەڵاتە ئەوەندە ڕوودا و ئەوەندە یادوەری ئەو قەڵاتە هەیە ینی بە ساعاتێک و 2 ساعات پێمان نایەتە هەژمار یعنی وەختێک لە وەختەکان کە شۆڕش لە چیایەکان هەبوو مثلەن چەندجار ئەو قەڵاتەیان گەمارە و داوە بە هەنزەتی وەی بە بیانۆی وەی کە پێشمەرگەی تایە پێشمەرگە هاتوونە حەوانەتەوە ئەو جەفعلەن وا بووە چونکە خەڵکەکە بوو خەڵکی ئەو قەڵاتە بوون پێشمەرگە بوون هەندەجار بە دزی دەهاتن ناوشار و بە ئەوە بەسەر دەکەوتن دەهاتنە ماڵیان و دیارە خەبەریان داوە کە پێشمەرگە هەیە ڕۆژێکیان ئەمە هاوین بوو لە سەربان نووست بووین هەر هەندە زانیمان لە سەربانەکانمان پڕی عەسکەر بوون ژن منداڵ هەموو نووسونە بەو هاوینەی لە سەربان عەسکەر بە خانیان وەربوو دیوار بە دیوار ماڵ بە ماڵ کە هاتینە خوارێ ویستمان بچینە دەرێ نەیان هێشت هەموو هەوێیان لێ وەرگرتین گەمارەیان لەسەر قەڵاتدا چەند جار ئەو قەڵاتە ئاوای بەسەر هاتیە
جا یادوەری زۆر خۆشیشی هەبوو مەسەلەن بەیانیان ئەمە لە قەڵات کە دەهاتینە خوارەوە لەسەر سنجی قەڵات ڕادەوەستان شارمان لێ دیار بوو هەر دەرکەی ماڵمان دەکردەوە فڕنی نانی لە خوارێ دەنجی دەهات یعنی وەکو بڵێ ئەو کاتە بەدار وشتیوا بوو نەفت نەبوو بەڵام بۆنی نانەکە دەهاتە قەڵات چونکە گەنمەکە گەنمی ئەسلی بوو گەنمەچی خۆماڵی بوو ئێستا وەکو گەنمەکانیمە ئێستا هەموو تێک چوینە ئێستا لێرە فڕنەکە لێرە بۆنی نانی ناکەی ئەلەو قەڵاتە بۆنی نانمان دەکرد. نوێژی جومعە لە هەولێر کاتی خۆی تەنیا لەو مزگەوتە دەکرا یعنی هەموو هەولێر دەهاتنە ئەو مزگەوتە لێرە مزگەوتی گەورەیە بە سەتان ساڵ نوێژی جومعە لێرە کراوە لە خوارێەوە مزگەوت نەبووە دوای مزگەوت کراوەوە لە خوارێ یعنی نزیکەی هەفتا ساڵ پێشی ئێستا اینجا دابوونەرێتی سیر هەبوو لەو خەڵاتەوە مزگەوتە ئەوەش حەمامە ئەوەش مزگەوتە لەو کۆڵانە تەسکانە یاریمان دەکرد کە منداڵ بووین هەندە جار بیانی دەهاتن ئینگلیز یا ئەمریکیەکان یان وڵاتە ئەوروپیەکان خەڵکی دەهاتنە ئێرە ئەو کاتە ڕسمیان دەگرت کامیرەیوان لە کامیرەیمە متەتەویرتر بوو لە پەنجاکان و ئەوانە ئەمە بە دویان دەکەتین تر ئاوا یعنی وەکو بلێ نەوە عەزیلەتێک بوو فلس و عانەیان لۆ فڕە دەداین هەموو ئێرە گڵ بوو گڵی نەرم بوو وەکو پۆدرەوە بوو دەگەڕین ئانە و شتەکانمان هەڵدەگرت بەڵێ ڕسمی وێنەی ئەو شوێنانەیان دەگرێت خانیە کۆنەکان ئەو مزگەوتە ئەو حەمامە ئیتر وە دەزانم لەو 40-50 ساڵەی ڕابردوو لە بیدایەتی سەدەی بیستەم و هەتا شەستەکان و هەفتاکان بە سەتان ڕۆژهەڵات ناس هاتینە ئەو قەڵاتە یان سویاح و گەشتەوەر هاتینە ئەو قەڵاتە ریپۆرتاجیان کردیە بەرنامەیان دەرهینایە. ماوەستا گەڕانی تۆ بەناو قەڵای هەولێرە کە سەردەمانێک بە تایبەت پێش 40 ساڵ لەمە بەرماڵتان لێرە بووە چه هەستێک بە تۆیە یا چ یادگاریەک زۆر لە مێشی تو هێنێت و بیرێ خاتەوە؟ وەڵا خۆت دەزانی کاتی مناڵی و کاتەکی زۆری هەرزەکاریم لە خەڵات بووە مەسەلەن من دۆست و برادەر و ڕەفیقی زۆرم هەبوو لە خوارەوە لە وەختی هەرزەکاری هەموو حاڵ و وەزعیان باش بوو هەڵکی هەبوو بوون ئەمنیش کاتی خۆی وەزعم لەوان باشتر بوو بەڵام وەی لێ هات ئەمن خۆم زۆر لەوان بە فەقیرتر و دەبێ ئەوە دەزانی بەڵام سەبرم دەگرت وەکو بلێ کەسایەتی خۆم نەدەدۆڕاند لەبەرەوەی من هەر لە مناڵیەوە ئەمە دوکانمان لە شوێنێک بوو ڕۆشنبیران و پیاوچاکان و کەسایەتیەکانی هەولێر هەموو ئەلەوێ بوون حتا ئەوانەی سەرەتا سیاسیەکانی هەولێر ئەگەر حیزبی شووئی بایە یان پارتی دیموکراتی کوردستان بایە ئەوانە پشگیری شۆڕشی کوردیان دەکرد ماڵ و خان و ئەویان لەوێ بوو کارمەندەکان و لێپرسراوانی حکوومەت زۆربەی زۆری ماڵیان لەوێ بوو کە پێیان دەگۆ ناو قەسران ئەغلەبیشی داهاتن لە دوکانمە شتیان دەکڕی هەمووش خوێندەوار بوون لە پێش دوکانیمە هەندە جار تۆ دەبوونەوە ئەو کەسایەتیانە قسەیان لە بارودۆخی شار دەکرد لە بارودۆخی سیاست دەکرد لە بارودۆخی وڵات دەکرد من هەستم لێ ڕادەگرتن گوێم لێ ڕادەگرتن زۆر شت فێر دەبووم لێیان ئێستا قسەکانیان لە مێشکم لە ناو دڵم تۆمار کرایە خەڵکە کەبوو لە سانەوی تەواو کردبوو
دهات لای من دەیگۆ ئینشایەکم بۆ بنووسە بە عەرەبی لەبەرەوەی من هەر لە منداڵیەوە چاوم کردیتەوە لەسەر شعری عەرەبی حتا ئەدەبی کوردی ما دایکمان بە ئەسڵدا باوکمان قەڵاتە هەر باو و باپیری لە قەڵات بۆ بەڵام دایکمان بە ئەسڵدا خەڵکی سنە و سابڵاو و ئەو شوێنانەنە باپیری گەورەی هاتیتە ئێرە خەزمی مالی وەفای شاعرن وەفای شاعر کە هاتیتە چوویتە حەج لە هەولێرە مالی باپیرەم میێوان بووە چونکە خزم بووینە لە مالی باپیرەم میێوان بووە بۆیە دایکم براو خاڵوانی خاڵۆزایەکانی ئەو کاتە هەرزەکار بووینە لە قوتابخانە بووینە دایمەن ئەو دیوانە شعرانەی کە جیو مکوریانی چاپی دەکرد چونکە ماڵی جیو مکوریانیش دەیانگۆ ئەمە خزمی باپیرت بووینە مکری ناویش هەر مکری بووە دەچون دەیان کردی داهاتن لە ماڵ تەلەڤیزیۆن و رادیۆ ئەو شتانە نەبوو ئەو شعرانەیان دەخوێند بۆیە ئەمە کە چاومان کردەوە لە ماڵی خۆشمان دایکمان ئەو شعرانەی لەبەر بوو بەزان شعری تاهیر بەجی زافی لەبەر بوو ئەمە کە ئەو شعرانەی بۆ دەخوێندن ئەمەش لەبەرمان دەکرد ئەو کاتە لەبەرمان دەکرد بۆیە هەواسی لەبەرکردنەوەی شعر خۆشویستنی ئەدەبی کوردی ئەمە لە دایکمان فێر بووین هەرچەند لە ماڵی هەر بە تورکمانیش قسە دەکرا بەڵام بەخوای لە خوارێ لە زۆر ئەو کەسانەی کە کوردایە دەکرد ئەمە لە کورتتر بووین و ئەدەبی کوردیمان لەبەر و ئێستاش منداڵەکانم یعنی لە من زیاتر کوڕە کزەکەم هەرچەند ئێستا تەڵەبەی دکتۆرایە لە بیناسازی لە فەنی عیماری بەڵام ڕوا کەسێ بەشی دیوانی مەحوی لەبەرە ئەوەندە من هەوەسی شعر و ئەگەر بە کوردی بی ئەگەر بە عارەبی بی ئەگەر بە فارسیش بی باسی ئەوە کرد کە بە تورکی قسەتانە کردەوە بڵێ خەڵکی ئەم قەڵای هەولێر بەشێکی زۆریان کە بە تورکی قسەیان کردووە هۆکارەکەی چی بوو مامۆستا کاکە ئەو شارێکی کۆنە ئەو شارە مێژووە کۆنەکەی شارێکی ئاشوریان بووە خوای ئاشوریەکان کە عشتارە تیمسارەکەی لە قەڵات بووە حتا ئاشورپانی پاڵ ئیشاڵڵا ئەمە لەو زوانە شعرێکی هەیە بەسەر هەولێردا دەڵێتن ئاشورپانی پاڵ لەو ڕۆژانە لە نووسنگەی تەفسیر بڵاوی دەکەینەوە ئیشاڵڵا لەگەر کتێبەک پێشی ئیسلامەتی قەشەیەک دایناوە باسی قەڵاتی هەولێر دەکا باسی هەولێر دەکا عمومەن کە ئاشورپانی پاڵ چەند بە لەزەتەوە چەند بە هەوەسەوە چەند بە خۆشەویستیەوە باسی هەولێر دەکا لەبەرەوەی هەولێر شارێکی مقدەس بووە خوایەکەیان لە هەولێرخوایەکان لە ئینجا ئەو شارە زۆر سەرا و دەراوی بەسەر هاتووە زۆر قەوم هاتینە ئەو شارە و ڕۆیشتونە مەثەڵەن وەختەشی دەڵێن لەو شارە بەس بە عەرەبی قسە کراوە نەوشێروانی بەغدایی کە هاتیتە ئێرە شعرێکی هەیە لە ئەوەل زاری زەمی هەولێر دەکا بەس دوای کە سوڵتان مزەفەر دەبینیتن دەگەڕێتەوە تۆبەی دەکا شعرەکە و زەلەمەتحی هەولێرێ لە زەمی هەولێرێدا بە عەرەبی دەڵێتن باسی ئەوە دەکا دەڵێ لە بازار من کولی کوردین بە سفەتەکی ناشرین دەینێ ئەوجا باسەکانیان دەکا دەرێ مەکۆوە مەلۆوە مەلو ئەو لەفزانەی کە کورد بەکاریان هێناوە بەکاری دەین نازانی بەچنەوە قسان دەکەن باشە ئەمەش کە خۆمان دیتێ لەو خەڵاتەی مەثەلەن لای کەمی 200 ساڵ 250 ساڵ 300 ساڵ مێژووی ئەو خەڵاتە چونکە باپیرم لێیان پرسیەوە گوتی وەڵای کوڕم من باپیریشم باسی دەکرد دەیگۆ وەڵا من باو باپیرم هەر لەو قەڵاتە بووینە و هەر بە تورکمانیش قسەمان کردووە وا پێدەچی احتمالە لە زمانی سەلجوقیەکانەوە سەلجوقیەکان ئەو شار وڵاتەیان حکوم دەکرد ئەو دێهاتانەی کە بە کوردی ناونێراونەوە لە دەوروبەری هەولێر و لە دەرەوەی هەولێر ئەوانە ئەغلەبی ئەو دێهاتانە سەلجوقیەکان دایان مەزراندێ سەلجوقیش تورکمان بووینە هەیواسا هۆکارەکەی زاڵی دەسەڵاتی مەسەرەن تورکمان زمانیشان دەسەڵات تورکمان بە وەڵام چۆن دەسەڵاتێک بووە لە سەمانی سوڵتان مزەفەری هەولێر عاسیمە بووە هەتا هەمەدان حکمی کردووە پێیان گوتووە شارە زور لە معجەمی بولدان یاقوتی حەمەوی باز دەکا دەڵێ من هاتمە ئەو وڵاتە وڵاتی شارە زور حاکمەکەی لە هەولێر سوڵتان مزەفەر بوو
هەتا هەمەدان حکمی دەکرد دەڵێ من لەو وڵاتە گەڕام لە هەولێرەوە دەستم پێکرد چوومە شارە زوور باسی شارە زوور دەکا هەڵەبجە و سلەیمانی ئێستا هەینە سلەیمانی نەبووە دەڵێ ئەوەندە زانە و ئەوەندە بوێر و ئەوەندە مێژوناس و ئەوەندە شەرعزان و پیاوی گەورەی تێدا بوو ئەگەر خەڵکەکی زۆر کۆ ببنەوە ناتانن هەژماری بکەن ئەوەندە زۆر بوون یعنی جێی عیلم بووە سوڵتان مزەفەر ئەوە بۆنەی مەولودی نەبی و سوڵتان مزەفەر یەکەم جار لە مێژووی ئیسلام ئەو کردیتی لە هەولێرا کردوتی بەو شێوەیەش کردی بانکهێشتی دەکرد لە هەموو شار و وڵاتان و لە دەوروبەر پیاوی زانا و پیاوی تێگەیشت و پیاوی ناودار هەتا فەقیر و هەژار ڕۆیان دەکردە هەولێر 3 مانگ هەر لە دەرچی قەڵاتی هەولێر هەتا منارەکە دوای ئینشاڵڵا منارەکەی دەبینن لە پشت مەکتەبەکەی مەیە نزیکەی 600 مەترە هەتا ئەوێندەر منزەلی گەورە بە زنجیرەوە هەڵدەواسرا خواردن بۆ هەزاران کەس دەکرا 3 مانگ لەو هەولێرە 3 جەمنانیان دەخوارد ئینجا دوایی کە دەگەڕانەوە وڵاتی خۆیان بەدەست بەتاڵی نەدەگەڕان سوڵتان مزەفەر هەموو پاداشتی دەدان و دیاری و هەدایای دەدانێ لەگەڵە خۆیان دەبردە وڵاتی خۆیان ئەو شارە وەختی سوڵتان مزەفەری زۆر گەورە بووە ئەو منارەیە لە ناوەڕاستی شار بووە دەوروبەری شار ئاوەدان بۆ تەنیا قەڵات نەبووە مامۆستا لە ساڵی پەنجاکان بەرەو سەر دوایەوەی کە تەمەنی جەناب و بڵێ نەچێتە قۆناغی گەورە بوون بەریەککەوتنی تۆ یا تێهەڵچوونی تۆ لەگەڵ بەشێک لە ئەو کەسانەی کە باگراوندی شوعیانە بوو لە هەولێرە ئەگەر باسێکی ئەو کاتانەمان بۆ بکەی جەناب و چۆن بوو ئەسەن بەرە و کەسێکی بانخوازیا کەسێکی ئاینی کەسێکی بۆ نمونە بتوانێت بە ناوی ئاینەوە خەڵک بانگێش بکات چۆن بوو ئەو کاتە سەرەتای تەمەنی تۆ کە بەرەو ئەو ڕێگایە ڕۆشتیت خۆی لە 63ەوە زیاتر لە ساڵانی 63ەوە من پەیوەندیم لەگەر خوێندن و مەکتەب زۆر لاواز بوو تقریبان وەکو بلەی دابڕام نەمتوانی بخوێنم لەبەر ئەوەی لە ساڵی 64 بزات کە بووم بە ئیخوان بیر و حزری ئیسلامی چۆ ناو مێشکم من زۆر بە گەرم و گۆڕی هەوڵم دەدایانی وەکو بانکخوازێک لە هەولێر کارم دەکرد هەولێریش وەکو بڵێ یعنی شارێک بوو بیر و بیرۆکەی شوعیەکان زاڵ بوو لەسەری زۆربەی زۆری خەڵکەکە شوعی بوون یا لایەنگری شوعیەکان بوون اینجا زۆر کەمیان بە عەقیدەوە بە ئیمانەوە مارکسی بوون چەند خوێندەوارێک نەبی ئەوی تر لەژێر دروشمی دیفاعکردن لە فەقیر و هەژار و لێ قەوماوان و ئەوانە تەبێ ئەو بانکخوازیەش وەکو بلێ زۆر جار پروپاگاندەیان دەکرد دەیانگۆ ئەوە ئیسلامەتیش ئاوایە ئەوە خۆی ئیسلامەتیە ئیسلامەتیش دیفاع لە فەقیر دەکەی باشە گەر ئیسلامەتیش ئاوایە لەگەڵ چەوساوەکانە بۆش باشە بە ئیسلامەتی نایکەی بۆ بە شوعیاتی دەیکەی ینی شوعیەت و ئیسلامەتیان بە حساب یعنی کە خەڵکێکی زۆر خواناسە بوو نوێشکرد هەتا مەلا شێخ بە دوای شوعیەت کەوتن ینی تۆ نەدەتوانی لەو شارە بەفەرەندش بە شوعیەکان قسە بکەی یعنی یان ڕەخنە بگری لە شوعیەت ئاوا بوو یعنی زەمانێکە وەکو ئەو ساڵانەی کە شۆڕشی فەڕەنسی یەکێک ئەگەر دژی شۆڕشی فەڕەنسی قسەی بکرد باە ترخەوە ئەوە کوژرا بوو ڕۆیشت بوو بەڵام ئێمە هەولێر کۆمەڵگەی هەولێر ئەغلەبی خزم و کەس و دۆست یەک بوون ئەمن خزم و کەسەکانم دەوروبەرم هەموو ئەغلەبی شوعی بوون زۆربەی زۆریان
لەگەڵ شوعیەت بوون لایەنگەری شوعی بوون بۆیە کاتی من کەوتمە جم و جۆڵ و قسەکردن و بانخوازی لە هەولێر تەبیعی ئەوە ڕووداوەکی زۆر گەورە بوو خۆشم لە شوێنێک ئیشم دەکرد لای کابرایەک لە ناوەڕاستی بازار بوو دەوروبەرم هەمووی هەو بوون ئەوان بوون کەم کەس هەبوو دەهاتن دەیان دواندم بەڵام کەم کەس هەبوو یعنی وەکو دەستی لە پشتم دەدا و وەکو بلێ پێشوازی لێ دەکردم تەئیدی دەکردم بەڵام ئەوانی دی زۆر دەترسان دەیانگو ئەو قسانە چونکە ئەوان خەڵکی بازار و ئاوامەکە ئەبە و دروشمەوە ببوونە شوێعی کە شوعیەت لەگەڵ دین بە هیچ یەک دەگرتەوە جیاوازی لە بینی دین و شوعیەت نییە هەردووکە یەک مەبەستە بەڵام دین کەوتۆتە دەست شێخ و مەلایان و ئەوانەی ئەفسانە و بیدعە و شتیوا بڵاو دەکەنەوە خۆرافات بڵاو دەکەونە ناو خەڵکی ئەوانە یعنی بانخوازە چینوێنە دەیانەوێ چینی چاوساوە لەژێر دەسەڵاتی دەرەبەگ و ئاغایەکان و زاڵمەکان نەجاتیاندن ئەو بانخوازیەش لەناو چینی ناوەندی تەبەقەی وستایان پێ دەڵێن دەنجی داوە ئەوە یەک لەناو چینی هەژار هەر بە یەکجاری هەتا فەلاحەشی زۆر لە دەشتی هەولێر تەبیعی ئینتمایان کرد لە بۆ حزبی شوعی عینی وەختیش لە ناو شارەکە چینی مام ناوەند چینەکی دی هەبوو لەوان باڵاتر بوو کە چینی سەرمایەدار بوو لە ناو ئەو شارە لە بازار ئەوان دەسەڵاتیان هەبوو لە بازار بازرگانی و پارە و پور و حرەکەتی جوولەی دارایی لە بازار لە دەستەوان بوو ئەوانەی مام ناوەندجیەکان دایانویست لاسای ئەوان بکەنەوەیە ئەو دەسەڵاتە زۆر لەوانە ئەو دەسەڵاتە بکەویتە بەردەستی ئەوان بۆیە ئەوانش هەڵێکی باشیان لە شوعیەت دیت ئەگەر ببنە شوعی دەتوانن ئەو دەرەبەگانە ئەو سەرمایەدارانە ئەو ئاغا و بەگ و لێپرسراوانە کە ملەتیان گوایە چەوساندووە دەسەڵات لە دەست ئەوان وەرگن دەسەڵات بکەویتە دەستی خۆیان ئێستاش زۆر لە دەوڵەمەند و سەرمایەدارەکانی ئەو شارە کە هەولێرە یعنی کۆنە شوعی بووینە ئێستاش سەرمایەدارێکی دەرەجە یەکن ئەو سایەکێک لە ئەو چەکە بەهێزە فکریانەی کە ئەگونجێتەوە بربەرەکانی ئەو فکرە ئاڵۆزانی تری پێ بکەی چەکی نووسین یاک بڵاوکردنەوەی کتێب یا خوێندنەوەیە چۆن بوو تۆ سەرەتا بڕیاردا دەستکەی بە بواری نووسین یا خوێندنەوەی کتێب یا سەرەتاکانی ئەو کاتانەی کە لەگەڵ ئەو فکری شوعیەت و مارکسیەتانایەوە جەنگان هۆکاری سەرەکی چی بوو کە تۆ بە کتێب هەوڵدا ڕۆبەڕۆیان بیتەوە خەڵک تێگەیەنی ئەو وەخت تۆ مەبەستت خوێندنەوەیە من هەر لە منداڵیەوە لە شوێنێک ژیاوم ئەوە دوکانمان کاسبیمان لە شوێنێک بوو پێدرێن ناو قەسران ئەو شوێنە شوێنی ڕۆشنبیران بوو فەرمانبەرە گەورەکانی ئەو شارە هەموو لەو گەڕەکە و لەو منتیقەیە بوون کە ئێستا دەکا بەرامبەر پارێزگای هەولێری ئێستا و پشتی ئەو شوێنانە پێیان دەگۆ ناو قەسران من چاوم کردیتەوە دەچوومە ئەو ماڵانە لەگەر منداڵەکانیان دەچوومە ناو ماڵەکانیان لە هەندە لەو ماڵانە کتێبخانە هەبوو کتێبخانە بەدەگمەم بوو تەنیا لە مزگەوتەکان و لە چەند ماڵێکی سەرمایەدار و پیاوی زانا و ئەوانە هەبوو بەڵام ئەو ماڵانە کتێبخانەی لێبوو دەچووم تەماشای کتێبەکانم دەکرد و ئەو کاتە ڕۆژنامە و ئەوانە ئیدەرەوە و بەغدا دەهاتە هەولێر لێرە دابەش دەکرا ئەوانەشم بە ڕۆژانە تەماشا دەکرد و یعنی ئاگام لە دنیا بوو ئەو کاتە رادیۆ هەبوو تەلەڤیزیۆن هێشتا نەبوو جۆم دەدا بەرنامەکانی تەلەڤیزیۆن خاستان ئەو بەرنامانەی کەوە بەرنامەی ئەدەبن و شعرون یان بەرنامەی سیاسینە چاوم کردەوە لە کۆمەلگایەکی لە ژینگەشی ئەوها کە خیندەوار بوون بۆیە هەوەسی خیندنەوەم لەلا پەیدا بوو بەڵام ئەوەی وای لێ کردم کەوا زیاد بخوێنم کە هاتمە ناو
بازنەی ئیسلامەتی و بوومە بە بانکخواز من پێویستم بە کەرەستە هەبوو پێویستم بە کەلوپەلی ڕەتدانەوەی فکری هەبوو لەگەڵ خەڵکە پرسیاریان دەکرد بەدەیان گومان و شوبهەیان فڕێدەدا دەربارەی ئیسلام باشە من ئەگەر نەچم نەخوێنم نەپرسم هەوڵ نەدەم من هەرس دەین ناتوانم بەرامبەر ئەوانە ڕاوەستم هەرچەند ئەو هەڵوێستا خۆی ئینسانی مسلمان ئێستا من ئەو کارە ناکەم خوێندن ناکەم لەبەرەوەی بچم وەڵامی خەڵکی بدەمە خوێندن دەکەم بۆ ئەوەی خەڵکم خۆش بوێ بە خۆشەویستی بتوانم جوابیان بدەمەوە نەک بە دژایەتی نەک بۆ ئەوەی بڵێم ئاها ئیسلام سەرکەوت ئەی بەونەوە علم وەرگریتن پێغەمبەر صلی الله علیه و سەلەم قسەیەکی زۆر جوانی هەیە زۆر بەرزە بەخوای دروشمە لە بۆ هەموو ئینسانێکی ڕۆشنبیری خوێندەوار دەفەرمی من طلب العلم ليماري به السفهاء أو يحاجج به العلماء فإلى النار ئەوەی زانست وەدەستدەینیتن بۆ ئەوەی بچی لەگەر زانایان بکەویتە دەمەقاری و گفتوگۆ و مناقەشە و لایان باتەوە یا بچی لەگەڵ خەڵکی کەمزان دەمنە ناو دەمیان بنێ بۆ ئەوەی بڵێن وەڵا ئەوە کابرایەکی زانایە و ئەو کابرایە لەو گفتوگۆیە لەو دەمەقاریە بردیەوە دەڵێ ئەوە بۆ ئاگرا ئەو نەوە خوێندن ئەمە کە گەورە بووین زانیمان ئەو جۆرە خوێندنەوەیە یا ئەو جۆرە بانکخوازیە زۆر هەڵەیە زۆر غەڵەتە ئێستا من پیاوی خوانەناس مولحید دێنە ئێرە بەڵام من زۆر ڕێزیان لێ دەگرم زۆر بە خۆشەویستیەوە بەرەو پیلیان دەچم بە هیچ ناوعاچی نایە لێم دڵیان برینداربی لێم لەبەرەوەی ئەوانیش چەند چینەکەن چینەکەیە ئێستا لە کوردستان مولحیدن ئەوانە لاسای ئیلحادی ڕۆژ ئاوا دەکەن وەکو مۆدیلێک چینەکەیە مولحیدن ئەو ئینسانانە لە ژیاندا هەرسیان هێناوە لە ژیاندا فەشەلیان هیناوە ئەوەندە گوناحیان کردووە ئەوەندە تاوانیان کردووە ئەوانە لە مەسلحەتی ئەوان نییە خوا هەبیتن یا حیساب هەبی دوا ڕۆژ ئەوانە پێیان خۆشن ناو خەڵکی و بڵاوکەنەوە کە خوانیە و حیسابیش نییە دوا ڕۆژ نییە بەتکو خۆیان نەجات دەدەن بەوەی وەکو نەعامەی سەری خۆیان لە قوم لە ژێر قوما دەشارنەوە لاوان وابی خەڵک ناهیان بینیتن بەڵام چینەکەیە مولحیدیشە خوانەناسە بەڵام لە ڕاستی دەگەڕێ لە ڕاستیەکان دەگەڕێ ئەو چینەکی پیرۆزە ئەمە قەدریان دەگرین ڕێزیان دەگرین لەگەڵیان دەکەوینە قسە و بەخۆشی ئەو شوێنەی کە ئەوان قسەیان حەق بوو لەیان وەردەگرین ئەگەر ئەوانیش ئەگەر ڕاست دەکەن بە دوای ڕاستی دەگەڕێن بە دوای ڕاستیە گەورەکان دەگەڕێن لە بوونەوە ئەوانش ئەگەر ئەمە قسەیەکی حەقمان کرد پێویستە ئەوانیش دان بەو قسەیە بینین ئێستا استراتیجیەی ئینسانی مسلمانی بانکخواز ئێستا دەبێ ئەوە جۆرەیە بی نەک بە جۆرەی دژایەتی و خۆ هەڵکێشان و پێشبڕچێ لە بینی ئێمە و لە بینی شوێیەکان لە بینی ئێمە و لە بینی عیلمانیەکان تەبیعی عیلمانیەت ئەو کاتە زیاتر شوعیەکان تەمسیلیان دەکرد دوای وجودیەت و هەندە فەلسەفاتی دی دزەی کردە ناو چینی خوێندەوار لە کوردستان بەڵام ئەو عیلمانیەتەی ئێستا هەیە دوای ئەوەی ئیتحادی سۆڤیەتی هەرسی هێناکەوت ئەو عیلمانیەتە زیاتر گەشەی کرد حتا مارکسیەکان بوونە پاڵپشتی ئەو ڕەوتە عیلمانیەی کە ئەو شێوەی ئێستای وەرگرتووە ئەوان دەورێکی زۆریان هەبوو بە تایبەتی لە کوردستان چونکە تازە ئەو کارەی پێشویان نەما ئێستا دێن لە بازنەی عیلمانیەت بەرهەڵستی ئیسلام دەکەن بەرهەڵستی منزومەی ئەخلاق دەکەن لە ئیسلامدا تەبیعی ئەوەش کارێکی غەڵەتە چەوتە ئەو برادەرانە زۆریان مەسەڵەن ڕێز و احترامیان هەیە لە لای ما کە دێن دەڵێن وەڵڵاهی پێویستە ئەنگۆسەر لەن و ئیسلام بخوێننەوە حیفە ئینسان ئەوەندە ساڵە خوێندوێتی ئەوەندە ساڵە ماندوو بووە ئەو دەستکەوتەی هەیە لە ڕۆشنبیری و لە خوێندنەوە ئەو ئینسانە نەگاتە ڕاستیەکان باشە تۆ ئیسلام بخوێنە وەکو دینێکی
باوە لە ناو ملەتەکەت زیاتر لە 95 ملەتەکەت موسڵمانە ئێدەکا کە تۆ بۆ کاتی دەکەویە گفتوگۆ لەگەر من کاتی دەکەویە مناقەشە باسی فلان مەلا و فلان شێخ و فلان ئەوە ها مشکلەی هەیە یا دەچی لە مێژووی ئیسلام ئەو شوێنەی کەوە تۆزە کاڵە یان تاریکە یان ڕەشە ئەو مێژووی باز دەکاتن ئەوەی دەکاتە بیانۆ لەوەی ئیسلامی پێ ناشرین بکە ئەگەر بێت و ئەمە مێژوویمە بەراورد بکەی لە مێژووی هەموو ملەتەکانی جیهان مێژوویمە وەکو لاپەڕێکی سپیە بەڵام لە هەندە شوێن پەڵەیەکی ڕەش پەلەیەکی بۆر پەڵەیەکی ڕەساسی تێدایە بەڵام مێژووی شارستانیەکانی دی لە حتا شارستانیەتی ڕۆژ ئاوای ئەوڕۆکە لە بەشی یەکەمی سەدەی بیستەم نزیکەی 12 ملیۆن 14 ملیۆن خەڵکیان بە کوشدا ستالین بەتەنێ زیاتر لە 50 ملیۆنی کوشت ئەی کا ئەو خوێن ڕێژێ لە ئیسلامدا هەبووە نەبووە باشە ئەوانە ئەگەر بێت و مێژووی ملەتان بخینن بەراوردی بکەن لەگەر مێژووی ئیسلام ئەو قسانەیان دەدە و دەرناچیتن ماوەسا بەدەر لە مێژووی کە باسو کرد لە ساڵی 60ەکان بەرەو سەر دوایەوەکەی خوانیەتە کوردستان جەنابی شۆ بیتە یەکێک لە ئەندامانی خوان بگرەیەکێک لە سەرکردەکانی شانەبی لە کوردستانە ڕابزان ماوەیەکیش بەرپرسی دارایی خوانەبی لە کوردستانە باسێکی ئەوەمان بۆ بکەیت چۆن بۆ پەیوەندی و کرد بە خوانەوە یا ئەسڵەن کار و چالاکی تۆ لە ناوی خوانە لە چ بازنەیەکا بوو بەڵێ من خۆم ئەدەب دۆست بووم زیاتر کتێبی فەلسەفی و فکری و ئەدەبیم دەخوێن لە کتێبخانەی گشتی هەولێر کتێبخانەی گشتی هەولێر کتێبخانەیەکی زۆر نەوازە بوو زۆر خۆش بوو بەڕاستی جێگەی خوێندنەوە بوو کتێبەکی زۆریشی تێدا بوو هەر لە شەستەکانیانی لە سەرەتای شەستەکانەوە ئەو کتێبخانە جوانە هەبوو من هەمووشوی ئەو کتێبخانەم دەکرد دوو دەوامیە بوو دەوامی بەیانیان و ئێواران پێشی مۆزەفەکان ئەمە پێشی کارمەندەکان لەوێ ئامادە دەبووین دەرکیان دەکردەوە دەچوینە ژۆرە دەستم بە خوێندن دەکردە تا تەواو دەبوو هاکەس ئەو قوتابیانەی مەکە لە بەشی کوردی لە بەشەکانی دی لە بەغدا لە کۆلێجەکان دەیان خود هاوینان دەگەڕانەوە لەوێ خوێندنەوەی خۆیان دەکرد من لەگەڵ یاندا دەنیشتم دەمگۆوارە چتان خوێندووە بۆم باسکەن ئەوەی بەشی فارسی بوو بەشی کوردی بوو وانەکانی خۆیان بۆ میان باز دەکرد و منیش لێم وەردەگرتن دەمنووسی ئێستاش برادرم هەیە ئەو کاتە دەکا زیاتر لە 50 ساڵ دێنە لای من وەکو دکتۆر وریا عومەرەمین و ئەوانە دەڵێم ئەو بەیتە شاعرانەی کە بە فارسی لۆیان دەخوێنمەوە دەڵێم کاتی خۆی ئەنگۆ بۆ منتان باس کردووە ئەوە نووسیەوە لەسەر زاری ئێوە نووسیومە ئێستا لەبەرمە ئەوان لە بیریان سۆ من لە بیرم نایەتەوە ئەوە وای لێکردم کەوا ئەمن لەو کتێبخانەیە ئیستفادەیەکی زۆر بکەم دەیان دیت ئەدەب دۆستم برادێک ڕۆژە کات گوتی تۆ ئەدەب دۆستی ئەگەر بێت و قورئان بخینی لە قورئان زۆر زۆر ئیستفادە دەکەی و بە وردی قورئان بخوێن کردم من قورئان خوێنم دەخینم کە گوتی نە قورئان بە وردی و بە تەفسیرەوە بخینە زانە چەند ئەوەت بە قووەت دەبی ئەدەبیاتت بە قووەت دەبی وێنە و هەڵوێست و زۆر دیمانەی خۆشی تێدایە ئەوانە هەموو تعبیری تو بە قووەت دەکا دەستم بە قورئان خوێندن کرد و تر ئەوە بوو ڕۆکی هەموو شۆی مامۆستایەکمان کرد پێکەوە لەگەر ئەو برادەرە ئەو مامۆستایە ئیخوان بوو تانی وەڵا زانیم قسەکانی ڕاستە و حەقە تر لۆ ساڵی دادێ ساڵی 64 نازانم چمان جێک بوو من بەیعەتمدا ئیخوان بووم بە ئیخوان دەستم بە بانخوازی کرد تر لە نەتیجەدا نەک من ڕۆژێک لە ڕۆژان مەسئولی دارایی نەبوویمە بەڵام لە ساڵی 91 کە گەڕاینەوە لە ئێران ئەو برایانەی لە ئیسلەیمانی و هەڵەبجە و ئەوانە لە ئێران بوون گەڕانەوە کوردستان من وەکو بلێ
مەسئولی هەولێر بووم مامۆستا حەسەن شەمیرانی گەڕاوە هەڵەبجە مامۆستا هادی عەلی لە سلەیمانی تر دەستمان بە جم و جۆڵ کردو هەتا ساڵی 92 ساڵی 92 من کێشەکەم بوو لەگەڵ ئەو برایانەی کە بەشێک بوون لە ئیخوان کە بە ناوی ئیخوان ئیشیان دەکرد مامۆستا مەلا سیدیقیش هەر ئیخوان بۆ ئیدعای ئیخوانەتی دەکرد یعنی دوو چین بوون ئەمە لەگەر چینەکەی دی بوون کە کاک سەلاح الدین بەهادین بەڕێوەی دەبرد تر دیار بوو هەڵس و کەوتی من بۆ چوونی من تێڕوانینی من لە بۆ کاری ئیسلامی لەگەر تێڕوانینی ئەوان یەکی نەدەگرت لە نەتیجەدا هەندە بڕیار و شتیان دەرهینا من نەمتوانی ئەو بڕیارانە جێبەجێ بکەم تر ئەوە بوو دووریان خستمەوە لە ئیشەکە خوا خێریان بنووسی ئەگەر دوور نەکەوت بامەوە ئێستا ئەو تەفسیرە نەدەبوو ئەو کارە ئیسلامیە جوانە نەدەبوو بە خەونیش ئەو ڕۆژەم نەدەدەیت ئێستا الحەمدوللا لێرە بە سەدان بە هەزاران گەنج لە کوردستان کەلوپەلی خۆی خۆراکی بیر و هزری خۆی لێرە لایمە دەست دەکەویتن ئەو هەموو مامۆستا بە ڕێزانە دێن ئێرە دیمانەیان لەگەڵ دەکەین یان مێزگەردیان بۆ دەکەینەوە محازەرات لێرە دەدەن بە دەیان هەزار کەس ئەگەر نەلێم سەدان هەزار کەس متابعەیان دەکا لە میدیایەکان لە هەموو دنیا من سەرکەوتن لەوەی دەینم بانخوازێکی ئازاد بم تر ئەوانش زۆر حزبی بوون مالە سەفا مۆفەقیان کە دەیانویست منی لە بازنەکی تەسک حەسرم بکەن و زیندانیم بکەن منیش باڵم گرتووە تازە لەناو قەفەت زێم نابتەوە مەوەساو کاتێک کە لە ئێرانەبی وابزان ماوەیەک لە لای کاک ناسری سوبحانیە بێ بە ڕەحمەت بێ ئەگەر باسێکی یادگاریەکانی خۆت لەگەڵ کاک ناسرا بە تایبەتی و کاتێک کە نزیکیە بێ لە ئێرانەوە وەڵا من لەگەڵ کاک ناسر سوبحانی لەگەری نەژیاوم تەنیا یەک کە چوومە ئێران لە منتقەی پشدەر و بتوێن و ئەوانە بووم لە ڕانیەی مامۆستایەکی زۆر هەبوون ئەوانەی زیاتر ڕەوتی ئیخوانیان هەبوو لە دەوروبەروم کۆبوونەوە ئیتر هەڕەشەی بەعس لەسەر کورد و لەسەر دێهاتەکانی کوردستان تەشەنەی کرد ترکە دەچوێ شوێنێکی بڵند دەدید دووکەڵ هەڵدەستی ئەو دەیانە وا دەسوێن و خەڵکێکی زۆر چووە سەرەوە چووە ئێران چوو یعنی وەکو لێی لەگەر ڕابیتە ئەو کاتە ڕابیتە بوو مۆستەم لە محەممەدی شانە دەری بەڕێوەی دەبرد خەڵکێکی تر زۆر چوون لەوەی چەکداری بکەن دژی دەسەڵاتی عێراق ڕاوەستن ئەو مامۆستایانش دەورەیان لە مندا گوتیان کاکە ئێمە لێرە ئەو خەڵکە لێمان دەپرسی ئەمە مامۆستاینە لەو شارە ناسراوین دەڵێن ئێمە چی بکەین هەڵوێستمان چبی بەرامبەر ئەو ستەمکارەیە کە دەسەڵاتی عێراق لەو ملەتە دەکا کاکە دەبڕۆ ئێران بزانە چارەکمان لۆ بینە کاکە چەکمان لۆ بینە با ئەمەش دژی دەسەڵات هەوڵ دەین ملەتی بەرهەڵستی لە ملەتی خۆمان بکەین من کاتی کە چوومە ئەوێ لەگەڵ مامۆستا سەلاحوان دانیشتم باسم کرد دیار بوو گوتیان پیاوێک هەیە مامۆستا سەلاح پێی گوتم گوتی پیاوێک هەیە خۆی بە مستەهید دەزانی پیاوێکی زانایە ئەو پرسیارانەی تۆ ئەو احتمالە زیاتر بتوانێت وەڵام بداتەوە دەت بەمە لای ئەو چوینە لای ئەو تەبیعی مەجلیسەکە نازانم دە 12 نەفەری تێدا بوو هەندێکیان عارەب بوون هەندێکیان کوردی خۆمان بوون هەندێکیان خەڵکی ئەوێ بوون لەوێ تەبیعی من داواکاری خۆم باس کرد کە دەمانەوێت چەک هەڵگرین دژی دەسەڵاتی عێراق و مامۆستا سوبحانی بە عەرەبیش لەبەرەوەی برای ئەو برایانەی لەوێ دانیشت بوون هەندێکیان عەرەب بوون لەبەر خاتیروان بە عەرەبی قسەمان کرد مامۆستا ناسر سوبحانیش ماشەڵڵا بە عەرەبیەکی فەسیح وەڵامی دەدامەوە
ئیتر ناوەڕۆکی ئەو باسی ئەو دانیشتنە دوور و درێژە ئینشاءڵڵا ئەمن ئەگەر بێت و سەربوردەی خۆم بنووسم لەوێدا بە تێر و تەسەلی باسی دەکەم بەس بە کورتی ئەو لەگەڵ ئەوەی نەبوو کە چەک هەڵگیرێتن لەو قۆناغا و لەو زروفە چەند بەڵگەشی هینا لە واقعی موسڵمانان لە واقعی خۆیان لە هەڵوێستەکانی مامۆستا ئەحمەد موفتیزادە کە چەک هەڵگرتن زۆر کارێکی سەختە بەرەو هەڵدێرت دەباتن ئەگەر ئاگاد لە خۆت نەبی. ئیتر تەنیا ئەو دیمانەیەم لەگەری بووە زیاتر نا بەڵام لە 91 کاتی ئەو کۆچڕەویە گەورەکە کرا ئەمن تەقدیری خوا لە ڕێگەی سلەیمانیەوە دەرچووم چونکە کچەکەم لە سلەیمانی بوو خانوەدەی خۆمان بردمە سلەیمانی لەوێەوە ئەوی هەڵگرین و دەربچین بەرەو پاوە چوین بەرەو من قسمەتم کەتە دووریسان لە دووریسانیش خوا خێریان بوو نووسی ئەو کاتە مامۆستا ناسری سوبحانی شەهید کرا بوو لە 91 ئەو شوێنێکەوە کاک مەنسووری برای لە خوارەوە لە بۆ خۆیانی دانابوو ئەو جێیاندا من خۆم و خانوادەکەم ئەلەوێ حەواینەوە چەند مانگ دوای گەڕاینەوە هەولێر. ساوزەم جارێک جەنابتان لە کوردستانە قاچاخە بن ناچارە بن ڕۆ لە وڵاتی ئێران بکەن بەڵام سەرەتا ئەوزامەچون بەلای مامۆستا عەلی باپیر لە ماخوو بزنان ئەوە چۆن بوو ئەسڵەن بۆچی قاچاق بوون لێرە ناچار بوون بچنە دەرەوە؟ ئاخر لێرە ناڵێن فەرمانی دەستگیرکردنمان لۆ دەرچوو لەبەروەی ئەمە وەکو لێی ڕەوتێک لە ڕەوتەکانی ئیخوان چینەک لە چینەکانی ئیخوان لە هەموو عێراق لەگەڵ یەک هاموشۆیان هەبوو تەفاهومەک هەبوو لە بەینمان ئەمەش لە کوردستان وەکو لێی دەستمان بە تەنزیمات کرد بوو لێرە لە هەولێر چەند کەسێک بووین لە هەڵەبجە چەند کەسێک بوو لە سلەیمانی چەند کەسێک بوو هاموشۆی یەکتریمان دەکرد لە پڕێکەوە خەبەرمان زانی هەندێک لە برایەکانمان لە بەغدا لە هەولێر مامۆستایەک لە جیۆلۆجیا پرۆفیسۆر بوو دکتۆر ئیسا مەڕاوی ئەوە پەیوەندی ڕاستەوخۆی لەگەر من هەبوو چونکە ئەوان لە بەغدا تەنزیمێکیان دانابوو تەنزیمی ئیخوانیان ژیاندبووە داوایان لەمە کردکەوە ئەمەش بچین لەگەڵیان بین من گوتم ئەمە لە کوردستان ڕێکخراوی خۆمان هەیە کاری خۆمان هەیە وەرن تێکەڵی بکەین و یەک قیادە هەڵبژێرین دیار بوو ئەمە لەو جموزۆڵە بووین لەو گفتوگۆیە بووین لە شوێنێک لە شوێنەکان ئەو کارە ئەو جموزۆڵە کەشف بوو کە کەشف بوو ئیتر یەک لە دوای یەک اعترافات و شتیوا کرا تانیان زۆربەی زۆری ئەو کەسانێکەوە چاڵەکەوان بوون لەو جموزۆڵە دەستگیر بکرێن بەڵام من ماوەچی لە هەولێر مام چەند ڕۆژێک دوایی دەرچووم چوومە لای منیان بردە لای مامۆستا عەلی باپیر جارێکی مامۆستا عەلی باپیرم بینی بوو هاتو بۆ هەولێر لە ماڵی لەگەری دانیشتین ئەو کاتە مامۆستا ئەوە یعنی تەمەنی هەر 25 ساڵ و ئەوانە بوو ماشەڵڵا خاوەن عیلمەکی زۆر بوو خاوەن هەڵوێستەکی ئیسلامی زۆر بەرز بوو ترکە چوومە ئەوێ تقریبان نزیکەی مانجێک لە ناو ماڵەکەی بووم زۆر سوودم بینی لە خوێندنەوە بی لە تاعەت و لە خواپەرستی و لە تێگەیشتنی ئیسلام تر محەبەتێکی زۆر خۆشەویستێکی زۆر کەوتە نێوانمان زۆر مواقفی سەیریش لەوێ ڕوویدا مامۆستا لە هەندێک لە کتێبەکانی باسی کردووە کە منی تێدا بوویمە منیش ئەندامەک لەو فیلمەی کە مامۆستا باسی دەکات شتی سەیر و عەجایب وەشتی سەیر و عەجایبتر هەبووە هەندێک لە وەکو بڵێ هەندە نهێنی هەبووە باس نەکراوە
ئینشاء الله لە مستەقبەلێکی نێزیک ئەمە وەنەبی شت بشارمەوە بەڵام شتێک ئەگەر بزانم لە بەرژەوەندی ئیسلام نییە باسی لێ ناکەم من ئەوە لە ساڵی 92ەوە بەدەیان لایەن و بەدیان خەڵک حتا تر باس ناکرێت لە دەرەوە چەند خەڵک پەیوەندیان پێکردومە وەرە قسەمان لۆ بکە چۆن بووە ئەو ئیشە چۆن نەبووە بەڕاشکاوی لۆمان باسکە باسم نەکردووە لەبەرەوەی زانیتم ئەوە بەرژەوەندی ئیسلامی تێدا نییە دوای بەدەیان گەنج هاتوونە مامۆستا وەڵڵای ئێمەش وەکوت و بێتاقەتین بێزارین لەو کارە وەرە سەرپەرشتیمان بکە تم ناکاکە بڕۆن لێ بن من دەزانم ئەگەر ئێوە بێنە دەرەوە لەو ڕێکخراوە نەم دەترسێم ئێوە تەرچی نوێژیش بکەن گوناح و تاوانەکان و دەکەویتە سەر من نەتوانم ئێوە بەڕێوە ببەم ئەو پارە و پوڵەی کە لە دەستمە من دەتوانم ئەو کەسانی کەوا لەگەڵ من بەجێیان هێشتووە ئەوان چونکە هەموو ئەو بانخوازانە وەکو بلێ موچەیان هەبوو یارمەتی دەدران مانگانە هەتا ئەو پارە و پوڵ لە دەستمان بوو یارمەتی ئەو دۆست و برادەرانەمان دەدا و ئیتر دوایی هەر کەس ئەگەر وەزیفەیە ئەگەر کاسی بخۆی منش ڕوم کردت چاپکردنی تەفسیرەکەی مامۆستا ساڵی چەند بوو تەفسیری کۆتاییەکانی ساڵی 94 بوو تەکلیفیان لە من کرد من ریزە دوکانەکەم بەکرێ گرت بوو هێشتا من لەگەڵ ئەو ڕێکخراوە مابووم مامۆستا عەلی قەرەداغی وەکو بڵێ وعدی دامێ گوتی ئەگەر شوێنێکی ئەوها بکەیەوە باسی ئەوەم کرد کە ناوەندێکی ڕۆشنبیری ئیسلامی بکەینەوە کتێب و کاسێت و هەموو کەلوپەلەکانی بانخوازی ئیسلامی تێدا بیتن لە هەولێر شوێنێکی گەورەم بەکرێگرت بەڵام دوای کە من دابڕام ئەویش ئەو وعد و پەیمانەی خۆی بەجێ نەگەیاند و یارمەتی ئەو کارەی نەدا مەجبور مام لە خاوەن دوکانەکان لە خاوەن ئەو جێگایە داواکەم تم کاکە ئەوە بیکەنە نیوە من ناتوانم هەمووی بەکرێ بگرم ئەو نیوەیان لۆیان دابڕیم ئەوی شەڕی براکوژی هاتە سەر 4 ساڵ من کرێم دەدا بە قەرد و فەرد هەتا بتوانم یعنی ئێوێ بەردەوام بی هەر بە ئومێد بووم بیکەم بە شتێک دوای خوا وای کرد بووە خێر و بەرەکەت کە داوایان لێ کردم تەفسیرەکەی مامۆستا مەلا عوسمانی بە چاپ بگەینم ئەو کاتە کۆمپیوتەر زۆر سەرەتایی بوو ئامێرێکی زۆر لاواز بوو هەموو کارێکی پێ نەدەکرا مەجبورمان ئەلەوێ دەستمان پێکرد لەو شوێنە کۆمپیوتەرمان هینا برایەکماندا هەڵەبزەی هینا ئەو شارەزا بوو کات خۆی لە دەرەوە فێرە کۆمپیوتەر بوو یەک لە ڕۆژنامە ئیسلامیەکانی بە چاپ دەگەیان 3 ساڵ خەریکی بووین ئەلحەمدوللا 15 بەرگ بە چاپمان گەیاند و ناوی پرۆژەکەش پرۆژەی بە چاپ گەیاندنی تەفسیری قورئانی پیرۆزی مامۆستا مەلا عوسمانی عوسمان عەبدولعەزیزی کە ئەوەمان کرد ئیتر فێرە کاغز فرۆشتم بووم فێرە کەلوپەلی چاپەمەنیم دەفرۆشت دوایی ئەوە بوو هەندە نامێرکەمان چاپ کرد بە کوردی بە عەرەبی تر سەری گرت تازە ئەوە گەیشتە ئەو تەفسیرەی ئێستا کە دەیبینی گەورەترین کتێبخانەیە لە عێراق و تا ئێستاش ئەمە نزیکەی 1100 بەرهەممان هەیە و یەکەم دەستگای نەفەرهەنگی کوردیمان بردی تا عالەمیەت ئۆکسفۆرد ئیعترافی پێکردیە چەندەها جامیعەی عالەمی ئیعترافی پێکردیە دەستخۆشیمان لێکرایە و ئێستاش زمچی بلێن تاچی ئەو فەرهەنگە ئەو بە کوردی ئینگلیزی بوو ئێستا بە ئینگلیزی کوردی ئامادەمان کردیە
داواکارین لەخوا دەستمان بداتێ بتوانین بە چاپی بگەینین چونکە کارێکی تۆزێک بە مەسرفە و پارە و پوڵەکی زۆری دەوێت هەروەها بە دەیان کتاب نزیکەی 120 کتابی ئێستا لەبەر دەستمانە لەبەر بێپارەی ناتوانین چاپی بکەین چونکە ئاستی خوێندن و خوێندنەوە لە کوردستان زۆر کەمە کتێبخانەکەمان قازانج ناکە دائیمەن هەر لە زەرەردایە ئەجینە سێ پرۆژەی زۆر گەورەمان بەدەستەوەیە پرۆژەیەکیان تەفسیرەکە نزیکەی 14 ساڵە ئیشی لێ دەکەین تەفسیری قورئانی پیرۆز بە کوردی لە بە قەبارەکی گەورە بۆی هەموو خەڵکە هەموو تەمەنێک بتوانی لەمە دواویردی قورئانی ئەلەوە بخوێنیتن لە دەوروبەری وشە قورسەکان مانای لێدراوە لە تەنیشتیشی هەر ئاەتێک تەفسیرەکەی لە پەڕەکەی دیە نزیکەی 1250 لاپەڕەیە بەڵام بە شێوەیەکی زۆر هونەری ئینشاءڵڵا بە چاپی دەگەینین هەموو کوردێک بتوانی ئەوەی خۆی وردی ڕۆژانەی خۆی ئەلەوە بخینی لە نەک لە قورئان لە مسحەفی ئەحتیادی بخینی هەتا زیاتر بێداربی زیاتر لە قورئان تێبگە پرۆژەیەکی دیمان بەدەستەوەی ڕوح القورئانی پێ دەڵێن 22 مجەلەدە ئیتر سێ چار پرۆژەی ئەوها گەورەمان بەدەستەوەیە ئێوەش دوعامان لۆ بکەن خەڵکیش کە گوێی لەمەیە دوعامان بۆ بکەن خوای تەبارەک و تەعالا سەرکەوتومان بکە دەستمان بگری و دەستمان بداتێ بتوانین ئەو کارە پیرۆزانە ئەنجام دەین زۆرترین کتێبێک کە یەک نووسەر بێ ئەوەی کە من بینیم کتێبی مامۆستا عەلی باپیر بوو کۆبەرەمەکانی مامۆستا چی هەیە بە مامۆستا عەلی باپیر ینی وەکو نووسەرێک بەدەر لە کای سیاسی و کای حیزبیەکە با بڵێ وەڵی مامۆستا عەلی باپیر ئەوە خۆی وەکو بلێ هەڵوێستی خۆی بوو مووقفی خۆی بوو اختیاری خۆی بوو کاتی ئەمە بووین بە دەستگای بڵاوکردنەوە مامۆستا عەلی باپیر هاتە هەولێر لە هەولێر جێنشین بوو بەڵکو هێشتا پێشوەی بێتە هەولێر ئەو دۆستایەتەی لەوەی نەون لە نێوماندا لە نێوانماندا هەبوو هەڵوێستەکانمان زۆر یەکی دەگرتەوە وەکو یەک بوو مامۆستا پێیخۆش بوو ئەمە کتێبەکانی بۆ چاپ بکەین و بە جوانترین شێوە کتێبەکانمان بە چاپگەیاند بۆ کتێبەکانیوی زۆرن لێرە چونکە ئەو زۆر دەنووسی زۆر دەنووسی شەو ڕۆژ خەریکی نووسینە ئەمن کاتی خۆی لە نەوەتەکان و لە 2000 ئەوانە لە چاپخانەی پەروەردە کتێبەکانی ویم چاپ دەکرد دەیانگۆ ئەمە 50 کارمەندین ئەو چاپخانەیە بە هەموو پێڕا ناگەین کتێبەکانی مامۆستای لە چاپ دەین ئەوە حەزبەکی بەڕێوە دەبا ئەو هەموو کار و ئەرکەی لەسەر شانە ئەوە چۆن وەختی هەیە ئەو هەموو شتانە بنووسی لەبەرەوەی ئەو بەرهەمی زۆرە نووسەرێکی چالاکە لۆی کتێبەکانی زۆر لێرەیە ئەمەش خۆشمان دەوێت دۆستایەتیمان لەگەری هەیە شانازیشی پێ دەکەین بەڵام ئەمان لەگەر هیچ حزبێک نینە ئەمە هەموو مسلمانێکی دڵسۆزمان خۆش دەوێت هەموو ئینسانێکی لەو کوردستانە دەیژیتن ڕۆشنبیر بی هەتا بیر و ڕای لەگەڵ ئێمە نەبیتن ئەمە ڕێزی لێ دەگرین خۆشمان دەوێت من لێرە ئەلەو تەفسیرە ئێزیدی هاتیە لێرە محازەرەیدایە یارسانی هاتیە لێرە محازەرەیاندایە خەڵکی زۆر بێدین کە بربەرەکانی ئیسلام دەکەن مەجالم داینە لێرە بێن قسەی بکەین و دادەنیشم منیش پرسیار دەکەم وەکو ئەو هەموو خەڵکە دەکەوینە قسە برایانە لەگەر یەک لەوەی ئەوانی شتێ بگەن کە ئەمەش هەینە ئەمەش خاوەن بیرین لێرە ئەمە خۆ لەو کەسانە نینە چەکمان بەدەستەوە بی یان ڕقمان لە خەڵکی بی یان خین ڕێژ بین ئەمە بەلاکەس خۆشەویستی دەڕێژین لە بۆ خەڵک نەک خین بڕێژین ئەوە بەرهەڵستی ئەو کەسانش دەکەین بە بەرهەم بە قسەکردن بە بانکخوازی کە ئەو توندی تیژە لە ئیسلامدانە ئەو دوو تیژە ئەوە دەکرێت تەزیع دەکرێت خۆراکی دەدرێتێ لە دەرەوە خەڵکانێک دش بە ئیسلامن ئەو چینانە
گەشە پێ دەدەن نایەڵن بکەون ئەجینا ئەگەر ڕێ بدەن کەسانی وەکو ئێمە ئازاد بین بەخوای ئەو توندتیژە لە کوردستان بە چەک و بە کوشتن و بە بڕین و بە بەندیخانە و بەوانە ناو ناچی ئەوە هزرە بیرە ئەوە بە هزرێکی پاک و خاوێن ئەوانە کە لە ئیسلامیان ناشرین کردووە ئەمە ئەو ئیسلامە جوانە پێشکەشی خەڵک دەکەین خەڵکەکە واز لەو توندتیژەی دەینی بەڵام چی دەکەی یعنی لە کوردستان ئینسانی مرۆڤی باش هەیە ئینسانی باش هەیە بەڵام خەڵکانێکیش هەیە ئەوەی بە بیانەوە دەگری ئەها ئەوە داعشە ئەوە نازانم قاعیدەیە ئەوە چییە خۆی ئەجینا ئەگەر بێ ناوەڕک خۆی ڕچی لە ئاینە ڕچی لە خوایە ڕچی لە پێغەمبەرە ڕچی لە ئیسلامە بەڵام ئەوانە دەکاتە بیانەوە ئەجینا ئەوانە هیچ پەیوەندیان بە ئیسلامەوە نییە ئەو هەڵوێستانەیان دژی هەڵوێستی قورئانە ئەوانەشمان ئەمە لە چەند کتێبێکی ڕۆن کردیتەوە لە بۆ خەڵکی و لە هەموو دانیشتەکانیشمان باسی دەکەین. دەست خۆش مامۆستایە زۆر سوپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئەسمانی پەیام بەم شێوازاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی ڕازی تەمەن تا بە یەگەیشتنەیەکی تر لە بەرنامەیەکی نوێدا بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.